ئەگەر دواکەوتنی موچە بەردەوام بێت خستنەوەی مناڵ ئاستەمە بێت. هاوردەکردنی چەند بەرهەمێکیش قەدەغەکرا. سڵاوتان لەبێت. تەرمینای لە مستەفا و کتەنەوە مانگەکەی نور کاوێز کە مانگی ڕابردوو لە دەریایی جەخنکان گەڕێنرایەوە زێدی خۆیان و لە گۆڕستانی سەرچاوە بە خاک سپێردران. ڕەسوول مستەفا برای نایلا چیرۆکی خنکانی ئەو دوو هاوڵاتی بۆ 1964 گێڕایەوە و وتی یەکەم جار قاچاقچێکە پێی وتون کە 18 کەس دەچن ئەو بەلەمەکە، بەڵام 33 کەسی سەرخستووە. دواتریش لە نێوەی ڕێگا تووشی پۆلیسی کەناراوەکانی یۆنان بوون. قاچاقچێکە نەیویستۆ خۆی بەدەستەوە بدات، بە خێرایی گەڕاوەتەوە و بەهۆیەوە بەلەمەکەیان بەرشاخێک کەوتووە وەرگەڕاوە. ڕووداوەکە 28 مانگی ڕابردوو ڕوویدا. خێزانێکی سێکەسی وەکو هەموو کوردەخێر لە خۆنەدیوەکان ڕێگای ئەوروپایان گرتەبەر، بەڵام لەبەر کارە ساتەکەی کە بەسەریان هات تەنیا پیاوی بنەماڵەکە لە مەرگ ڕگەڕایەوە و نەجاتی بوو. دواکەوتنی موچە بەردەوام بێت هاوڵاتیان ناتوان منداڵیش بخەنەوە، چونکە ئەمڕۆ بەشێک لە کارمەندانی نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی بایکۆتی دەوامیان کرد. نیاز کەریم کارمەندی نەخۆشخانەی منداڵبوون بە 1964 وت جیتر توانای دەوامیان نەماوە و بەبێ موچە دەوام ناکرێت. وتیشی بەشە فریاگوزاریەکان بایکۆتیان نەکردووە و ڕەچاوی دۆخی هاوڵاتیانیان کردووە لەبەر ئەوەی خەڵکەژارن و توانای چونە نەخۆشخانە ئەهلیەکانیان نییە. بەهۆی دواکەوتنی موچە 2 هەفتەیەک دەبێت لە بەشێک لە فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی سلێمانی گەرمیان و ڕاپەڕین بایکۆتی دەوام کراوە. جوتیاران چیدی دەستەوە ژنۆ دامەنیشن و لە خەمی فرۆشتنی بەرهەمەکانتان مەبن. ئەوە هاوردەکردنی چەند بەرهەمێک قەدەغەکرا کەواتە چی لە هەکبەتاندا هەیە بیهێنە دەرەوە و با خەڵتان گەرم بکەنەوە. هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کوشتتوکاڵی هەولێر بە 1964 وت وەزارەتی کوشتتوکاڵی کوردستان بڕیاری داوە هاوردەکردنی چەند سەوزە و میوەیەک قەدەغە بکات، لەوانەش پەتاتە و کاهوو چەند میوەیەک کە لە ئێران و وڵاتانی دیکەوە هاوردە دەکرێن. ئەمەش لە پێناو بازاڕکردنی و ساختکردنەوەی بەرهەمی جوتیارانی کوردستان کە ئێستا پێگەیشتون. ئەو بڕیارە بۆ ماوەیەکی دیاری نەکرا و جێبەجێ دەکرێت و کەی بەرهەمی خۆماڵی کەمی کرد بە شێوەیەکی ئاسایی ڕێگای بەهاتنی سەوزە و میوە دەدرێتەوە. شێفێکی گەنج و قوس پیزایەکی درێژی 7 مەتری دروست کردووە و ژینگە پارێزانی بۆ خواردنی داوت کرد. لە قەزای حاجیاوە سەربەدەڤەری ڕاپەڕین گەنجێک بە ناوی شاڵاو نادر پیزایەکی دروست کردووە کە درێژەکەی 7 مەترە و پانیەکەی 130 سانتیمەترە. شاڵاو نادر بە 1964 وت ئەگەر بە شێوەیەکی باشتر پشتگیری و سپۆنسەر بکرانایە دەیانتوانی پیزایەکی گەورەتر دروست بکەن و ناوی ئەم بچێتە کتێبی گینسەوە. وتیشی ئامانج لەو کارەی خزمەتکردنە بە ژینگە پارێزانی قەزای حاجیاوە و دوای برژاندنی پیزاکە نۆشی گیانیان کردووە. بالا بەڕێزان دەمێ و سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕابکێشم لە ماڵپەڕی 1964 کە باز لەوە کات بژمێرەکانی سەرژمێری گرت بوونەتەوە و داوای دامەزران نەکەن لە دوای ئەوەی کە بە 3 قۆناغ ئەم بژمێرانە ماڵ بە ماڵگەڕان و پرسیارەکانی خۆیان لە خەڵکی کرد و ئەنجامەکانیان وەرگرت. ئێستا داوای دامەزراندنەکەن. نوێنەری بژمێرەکانی کوردستان قسەی بۆ 1964 کردووە. موحسین شوانی ئەڵێت ئێمە پێشتری ویستمانە دەست بە گرتبوونەوە بکەین و داوای دامەزراندن بکەین، بەڵام وتومانە با قۆناغەکە تەواو ببێت و بژمێرەکان ویستویانە هەموو ئیشەکانی خۆیان بە باشی تەواو بکەن دواتر داوای دامەزراندن بکەن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.